پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام یەکێ لەو تاوانە گەورانە دوای شەریک قەراردان بەخوا سحرە. تەماشاکە لە حەوت تاقمەکەیە کە تاوانی گەورەیە. واتە شەریک قەراردان یەکێ لە هەرە تاوانە گەورەکانە. مرۆڤ هەتایی ئەمێنێتەوە لە چی؟ لە ئاگری دۆزەخە ئەگە تەوبە نەکا. هەندێک عولەما فەرموویەتی ساحر ئەوەی ساحر بێ، هەندێکیان وتویانە ئەگەر تەوبەش کا خوا تەوبەکەی لێ وەرناگرێ. ئەمەنە کارەکەی خراپە، ئەمەنە کارەکەی گەورەیە لە دیوانی خوا، ئەمەنە قورسە، ئەمەنە تیژن بەرامبەر بۆ هەندێکیان وتویانە نابێ کەسێ ساحر بوو مسڵمانان لەسەری نوێشکە، کەسێ جادوباز بوو ئەوی شانەی بوو نابێ تۆ بکەیتە شوێن جەنازەکەیشی خێرت ناگا و نابێتش کە بیبەی بۆ قەبرستانی مسڵمانانش بینێژی. تەماشاکە چەندێ خەتەرە. ئایا ئێمە ئاوا دەرکمان پێ کردووە یان شتێکی سادەیە لای ئێمە؟ ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لە عولەمایانە فەرمن هاوتایە، چونکە ئەو حەدیسە کە هاتووە حەوتاقمە پێشی زینایە، پێشی عارە خواردنە، پێشی پێنجەکەی ترە، چونکە دوای شرک سحر هاتووە. ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام موژدە بدەنە سێ کەس، ئەم سێ کەسە ناچنە باشتەوە. فەرموویانەی پێغەمبەری خوا وسیانە کێن؟ وتی ئەوانەی کەوا هەتا ئەمرن عارەقە خوێن. هەر کەسێ عارەخۆر بوو تەوبەی نەکرد، نەگەڕاوە، پەشیمان نەبەوە کە بە عارەخۆری مرد ڕۆیشت، ئەوە موژدەی لێ بێ ئاگری دۆزەخە. پێغەمبەری خوا فەرمێ، من نافەرمم، من ناڵێم. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ثەلاثەة لا يدخلون الجنة، ناچێتە باشتەوە. سێ کەسن. یەکێ لەوانە ئەوەیە کە عارەق دەخوا، بەردەوام لەسەر عارەخۆییە. بۆ ئێمە داوایەکە لەو کەسانەی کە عارەقیان خواردووە هەتا ئێستا بەردەوامن وریا بە ناگەداریان کەینەوە، چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام موژدەیەکی تر بۆ مسڵمانان، هەر کەسێ لەم عارەقە پیسە، لەم عارەقە خراپە، لەم عارەقە کە عەقڵ لەدەست ئەدا، کە گرفان بەتاڵەکە، کە بێهۆشەکە، ئینسان لە بەشەریەت داماڵێ، ئاگای لە خۆی نامێنێ، زەرەریە بۆ تۆ، بۆ جەستەت، بۆ عەقڵت، بۆ هەمووی. خوا گیانە فەرمێ پێغەمبەر لەسەر زبانی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ هەر ئیماندارێ لەو عارەقەی دنیا نەخوا خوا لە باشتا ئیداتێ، کەواتە ئەچێتە باشت. کە عارەقی باشتت خوارد وەکەم عارەقە نییە. عارەقی باشت بەس ناوی عارەقە، بۆی عەقڵی من و تۆ نێزگ بێتەوە لی. ئێستا ئەڵێن میوەی باشت، میوەی باشت ئەڵێن میوەیە، بەڵام ئەو میوە نییە. ئەڵێن بۆ نمونە قەسری باشت، ئەو قەسرە نییە، ئەو قەسری دنیا. بەڵام خوای گەورە ناوی تری لێ نەناوە، بۆی عەقڵی ئێمە تەقەبوڵ ئەوانە بکە، تەقەبولی بکە. بۆی ئەو شتانە فەرمێ هەر کەسێ لە عارەقی دنیا نەخواتەوە لەبەر ڕەزامەندی خوا و لەبەر ڕەزامەندی خواردیەتی و تەرکی کردووە، هاتەتەوە گەڕاوەتەوە بۆ ڕێگای ڕاست و بۆ ڕێگای خوای پەروەردگار و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو کەسە موژدەی لێ بێ لە باشتا عارەق دەخواتەوە. بەڵام ئەو عارەقەی کە خوا دایناوە ئەبێت چۆن بێ؟ بەس ناوی عارەقە ئەنا شتێکی زۆر لە دنیادا شتی وانییە، لە چاکە و لە باشە.